برایان ئەمە لە قەومانمان زۆر دیتیە زۆر لە هەر جەیەک یەکلێک قەومێ برینەکانی ما لێ دیارە چاوم لێیە برایان هەرکەس لە ڕاستە خۆی بەقەدەر ئیمکانیاتی خۆی یارمەتی ئەو برایانەی مەبدا بە کارەشی سروشتی و خوایی لێیان قەومایە خوا خێری بسورمانان بنووسی ئەوی بەکم بە زۆر دەستیان لۆ درێژ دەکا چاومان لێیە خوای تەبارەک و تەعالا ڕەحم بە مردیەکانی وانیش بکە ڕەحم بە زندیەکانیان بکە ڕەحم بە مایەکانیان بکە بریندارەکانیان بکە خدا ڕەحم بە هەموو لامان بکە خدا لە هەموومان ڕازی بی یا ڕەبی هیچ ناخۆشیێکی تکە نەبینن یا ڕەبی ئەمەش خدا بمان پارێزی لەگە هەموو مسلمانان. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان دوای ئەوەی کە بوونم بوومە دەرزەیەک لە باکووری کوردستانیدا و لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستان لە وڵاتی تورکیا و سووریا بەسای خۆمان بینیمیمان کەوا کۆمەڵێک خەڵک کە تەبندار و کردوەکانی ئەو باڵەخانانە بە پێویستمان زانی وەکو دەستگای بەخشین لە نووسینگەی مەخمور هەستین بە هەڵمەتێک لە بۆ کۆکردنەوەی هاوکاری یارمەتی لە بۆ ئەولیا قەوماوانەی باکووری کوردستانی و ڕۆژئاوا وەکو مسلمانێک بە ئەرچی خۆمان زانیکەوە لێرە ئەماوەکو نووسینگەی مەخمور هەستین بە ئەو کۆکردنەوەی ئەو پارە و یارمەتیانەوە بگەین بە برایانمان لەم دوو وڵاتەی. بەڕاستی ئەوەش خێرەی گەورەیە برایانی بەڕێز ئەو شتێ بەکەم مەزانن ئەگەر بێت و بە پارەی زۆر کەمیش بیتن ئەو چەند پارەکەم کەمانە پارەی زۆر لێ کۆ دەبتەوە توانینە بە چەندین ماڵی پێ ئاوادانکەینەوە خەڵک و ئاگادارن نزیکەی 800,000 کەس بریندارە ئەو بریندارانە پێویستیان بە یارمەتی دەبیتن پێویستیان بەوەی دەبیتەوە دووبارە دەست بکەنەوە بە ژیان پێویستیان بەوەی دەبیتەوە بە هەزاران گەنجیان تێدایە دووبارە ژین بینتەوە پێویستیان بەوەیە مەسەرەن هەزارەهان ماڵ بێگەنجێک دەبیتەوە کاسبی لە بۆ کاتن ئەو پارەدا هاتەک دەبی لە بۆوانە بتوانستە لە نوێ ژیان دەست پێ بکەنەوە لێ برایان بە هیچ نەوەچین کەم تەخانی مەکەن لەوەی کە یارمەتەکانتان بگەین نووسینگەی بەخشین لە قەزای مەخموری بەرامبەر پێ هاواری پارەکانتان داخانە ئەو سندۆقین هاوکارەکانی ئێوەی بەڕێز ئێوەی مسلمانان لە شارۆچکەی مەخمور بیگەینین بە برایانمان بەلیا قەوماوان لە وڵاتی تورکیا و سووریا. بەڕێزان ئەگەر بتوانن بە هاوکارێکی کەمیش بیتن ئەو پارە کەمکەمەی چەند هاوڵاتیەکی ئەمە دەتوانین کۆکەینەوە بیگەینە پارەکی باش بیگەێنین بەو لە قەوماوانە خوای گەورە لە هەموو لای قبول بکاتن دەستەکانتان خۆش بیتن.